بۆیە حەزمان کرد ئەم وێنە جوانە ببینن بەڕێزەکانم. ئەمە ئەوەیە کە هەموو سەرزەوی بە زانا و بە دکتۆر و بە پسپۆڕ و بە ئیختساسەکانەوە بە غەیری ئیختساسەکانیشەوە ئەگەر ڕاستیەکان وەکو ئێمە ببینن سەرسام کردووە. ئەمە ئەوەیە کە ئێمە ڕۆژانە بەحسی لەسەرەکەین بەڵام ناگەین نەتیجەکەی. ئەمە ئەوەیە کە ملیۆنەها هەوڵ و ماندووبوون و فەحسی بۆ ئەکرێ بۆ ئەوەی کە تەنها نهێنی ئەم لاشەیە بزانین. بەڵام بەداخەوە تا ئێستاکەنەش وما ئوتیتم من العلم إلا قليلا بەشێکی کەم نەبێ لەو نهێنیانە دەستمان نەکەوتووە. بۆیە ئەمانەوێت ئەم ڕاستیانە بڵین کە پەروەردگار فێرمانەکە فەرمێت لقد خلقنا الإنسان في أحسن تقويم. ئەمە ئەو تەقویمەیە کە ئینسانی لەسەر دروست بووە. ئەمە ئەو جوانیەیە، ئەو نمونەیەیە، ئەو سافێتیەیە، ئەو تەواوێتیەیە، ئەو لەسەر پێوەستانەیە، ئەو جەمالیەتەیە کە هیچ کەسێ ناتوانێت قسەی لەسەرکە و نەقدی لێ بگرێ و کەمیەک و زیادەیەکی بۆ بکات. بەعکسەوە ئەگەر هەر کاتێ لاشەی ئەم ئینسانە لی قەوما هەموو کاری دکتۆرەکان ئەوەیە کە مەعیدە تووشی سەرەتان بۆ بڵێ مەعیدەی دەربێنە، ڕێخۆڵەی دەربێنە، غودەی دەربێنە، هەر چیەک بوو دەری بێنە. ئەی چۆن ئەیخەیتەوە جێگەکەی؟ ئەوە ئەبێ کۆمەڵی کۆمپانیا و شەریکات و ئیشی لەسەرکەن هەتاوەکو بتوان بە حەپ و دەرمان ئینسانەکە بەس لەنگەرەکەی ڕاگرن، بەس نێڵێن ئینسانەکە بکەوێت بتوان ئینسانەکە بە هەمومان بیخێنەوە سەر پێ. بۆیە خۆشەویستەکانم لە کاتێکا ئینسانی لێ قەومێ پێویستی بە 10 کەسە، پێویستی بە 100 کەسە لە دەوروبەر و لە شەریکات و لە پسپۆڕی و لە مختبەر و لە دکتۆر و لە عەمەلیات و لە عەیادە هەتاوەکو بتوان خزمەتی یەکدانە بکەن. جا سوپاس بۆ خوایە کە هەمومانی بە ناتەواوی دروست نەکردووە، هەمومانی بەم تەقویمە و بەم جوانیە دروست کردووە بۆ ئەوەی کە سەرزەوی ئاوەدان کەینەوە. هەر کەسێکیش بەم عەقڵە بیرکاتەوە، هەم کەسێکیش ئەوەی ئێمە ئیساکەنە ئەیبینین بە چاوی سەر ئەگاتە ئەو ڕاستی کە ئێمە پێی گەیشتوین. بەڵام فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. زۆر جار چاوەکان کوێر نابن، زۆر جار دڵەکان کوێرە بن کە ناو سنگەکانە، واتە چاوەکان بەڕاستی واقعەکە ئەبینن بەڵام بەداخەوە دڵەکەیە و سەلمانەکەیە کە کابرا نایەوێت بیسلمێنێ. ئەگەر بیەوێت بگاتە ڕاستی گەیشتن بە ڕاستیەکان زۆر ئاسانە.